یەکێکی تردیسان لەوەی کە ئینتیماکەمان زیاتر بەهێزەکە و سیمای یەک ئومەتیمانەداتێ یەکێتی یاسا و ڕێسا و دەستورەکەمان. سەرچاوی ئەحکامەکانی دەستور و یاسای ئومەتی قورئان و ئومەت هەمووی قورئان و سونەتن. بە هیچ کلۆچێک، بە هیچ ڕادە و بڕێک، بە هیچ شێوازێک ناشە مسلمان یاسایەکی تر بهێنێتە پێشەوە کە پێچوانەی ڕێساکانی قورئان و سونەت بن. لەم ڕوانگەوەیەکە ئەبێ مسلمانان لە هەر کات و شوێنەکە هەرە بێ ئەحکامی یاسا و شتەکانی خۆیان جێبەجێ بکەن، هەر بێ ئەحکامی دینەکەی خۆیان پێوەی پابند بن و ئەحکامی کاروباری شخصی خۆیان بێ یا مەشاکل حلکردنیان بێ یەکلایکردنەوەی کێشەکەیان بێ هەمویان هەرە بێ لە قورئان و سونەتە وەرگرت. بە هەمان شێوە یاسای نێودەوڵەتی ئیدارەی دەوڵەتی بێ، ئاڕاستەی کۆمەڵگە بێ، پێشڕەوێتی و ئاڕاستەوانێتی کۆمەڵکاری بێ، هەر ئەبێ بەم شێوەی بێ کە لە ئەحکامی شەریعەتەکەی خوای پەروەردگار وەرگیرا بێ لە قورئان و سونەتەوە هاتوون. ئەگەر چی ئیجتیهادی پێشەوا و شەرعناسانیش لە لێوەرگرتنیانە لێیانەوە ڕاجۆ بوو بن، ئومەت هەر لەسەر ئەوە ڕێکن کە خەلیفە و ئەهلی حەل و عەقد یان شوراکەی دەوروبەری بۆیان هەیە ڕاجۆیی نێوان مجتەهیدەکان یەکلا بکەنەوە. ئەمە شافعی وای فەرمووە، حەنەفی وای فەرموو، فڵانیان ڕەئی وا بوو، ئیتریان ڕەئی وا بوو، ئەشێ لەمەیە ڕەئیەکی تری نوێ دابێن یان تەرجیح بە ڕەئیەکێکیان بدرێ، بەڵام ناشێ بە هیچ شێوەیەک ئەحکامەکانی شەریعەتی خوای پەروەردگار لا بدرێ. خەڵکی ئەبێ پیانەوە پابند بن. بۆیە ئەوەی کەوا ئەکە ئەم ئومەتی مسلمانە یەک بن، ئەوەی ئێوە ملاحەزە ئەکەن 200 دانە ساڵی ڕەبەقە ئیستعمار لە وەحدەتی ئەم ئومەتە ئەدا، هەتاکو ئێستاش ئەوانەی کە پابندن بە مەنهەجی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێشڕەوێتی ئەو ئومەتە ئەکەن و سوارچاک و جوامێر و نەبەزی مەیدانەکانن لە هەر شوێنێکی عالەمی ئیسلامی تەماشایان بکەین.